ئەم سێشتە ئافرە دەگەشێتەوە ئەی پارێزێ لە پیری ئەی پارێزێ لە نەخۆشی تاقیب کەرەوە بەو شێوە بە بۆژ نەکە و ئەبینی بم بە بۆ عیادە نامێنێ یەکەمیان گوێی لێ بگرێ دووەمیان قسەی جوانی پێ بڵێ سێمیشیان معاشەڕەی بکە بە جەستەی باوەشێکی بکە لە ڕۆژێکە ماچێکی بکە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ ماچی خێزانەکانی گرجانج بۆ مزگەوت ئەژڵێ من سنەت تەطبیق ئەکەم ژنی ترێنم جارێ ژنەی تر بێنی سنەت نییە مباحە ڕێ پێدراوە باشە سنەت نییە مباحە ڕێ پێدراوە بەڵام ماچکردنی ئەمەی کە یەکەم هەتا ئەنجا بڕۆی بۆ مزگەوت یان سنەتە جا بڕۆ تەطبیق بەس ئیهمالیکە بەخوا عیادەیەوێ بەخوا ماڵە باوکێوێ بەخوا مناڵ ناڕەحەتی کردووە بەرگە ناگرێ بێ لە ماڵەوە بی یارمەتی بێ بەخوا ئیتر زۆر شت ئەو سێشتە هیچیشی تێ ناچێ وەڵی پارەشە بۆ گەڕێتەوە و ژیانیشە خۆشترە بێ و بچ نەیک